سلاوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دواکەوتنی ناردنی موچە و بودجەی هەرێمی کوردستان لە عێراقەوە هەروە پرسی کێشەی داهاتی نانەوتی لە بینی هەرێم و بەغداد دەکەین کە ئێستا کێشەیەکە لە بینی هەرێم و بەغداد بۆتە گرێک تاکو ئێستا لا نەکراوەتەوە هەروە پرسی تێچوونی کۆمپانە نێوتیەکانیش لە بینی هەرێم و بەغداد بە هەمان شێوە یەکلا نەکراوەتەوە بە هەمان شێوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو وەزیری دەرەوەی تورکیا لە عێراق و هەرێمی کوردستان و باز لەوە دەکرێت بە پێی مەڵپەڕی بلۆمبێرگی ئەمریکی داوای کردبێ هەرێمە و قەرەبۆ بدات کە لە دادگای پاریس تورکیا دۆڕاندوویەتی لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر داهاتی نانەوتی کەی موچە دێت هەروە پرسی ئایندەی نێوتی هەرێمی کوردستان دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان کاروان یاروەیس پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی ئیکەتی لە ستۆدیۆ هەروەها لە ڕێگەی سکایپشەوە یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕووبین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوت و شارەزای بواری وزە سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاکەروان بەخێر بێ سوپاسی ئامادەبوون دەکەین بۆچی موچە نایەت وڵای خۆم پرسیارە لە ڕاستیە خەڵکی نیگەران کردو ینی چونکە خەڵک ئومێدێکیان هەبوو کە نەوت عێراق بیفرۆشێ و لە موازنە ئەگەر ئەقرار کرا تەواو کێشانە چارەسەرە بێ زۆر جارە بەش یعنی وەک کەرەسەی سیاسی بەکارهێنرێتەوە ئەوە نەوتمان تەسلیم کرد و ئەوانەیان نەوت کە نەوت تەسلیم کرا ئەو معاش نەهاتوەوانە خۆی کاک حەکیم ئێمە لە 2005ەوە وردە یەکەم حکوومەتی هەڵبژێردراو لە عێراق بووە تا 2014 ناوەڕاستی 2014 کابینەی دوی مالکی کە کێشەکان تەقیەوە ئێمە کێشەکان لەگەڵ عێراقە کەڵەکە بووە لەسەر داهاتە لەسەر نەوتە بە تایبەتی مەلەفی نەوت کۆمپانیەکانی نەوت ئەمانە تا ئەگەیش بەوەی کە محکەمەی اتحادی قەراریدا محکەمەی پاریس قەراریدا و ڕێگاکە لە بەردەم هەرێمی کوردستان داخرا کە ئیتر ناتوانێت ئەم نەوتە هەناردە بکە لەبەرەوە ئەم کێشانە کێشەی قورسن مثلا ڕەنگە خەڵک پرسیار بکە ئەوەی لەسەر ئێمە بوو لە پەرلەمان لە قانونی موازنە بە هەموو گلەیی و کەم و کوڕێکانەوە کە هەبوو پشکی هەرێمی کوردستان تەزبیت کرا ئەوەی کە ماوەتەوە لە ڕاستە ئێستا چڕ بووەتەوە لە کێشەی چۆنەتی کۆکردنەوەی داهاتی نانەوتی چۆنەتی ڕادستکردنەوەی بە عێراق و بڕەکەی و تعریفەی عێراق بۆ داهاتی نانەوتی چییە بەپێی قانونی دارەی مالی و تعریفەی هەرێمی کوردستان چییە و هەندێک وەکو کورد ئەڵێت شتەکان ترشاوەتە سەریەکە لەم مفەوەزاتانەی کە چەند ساڵم فەوەزات هەیە حکوومەتی هەرێم ڕقەمێکی وتووە ئێستا عێراق ڕقەمێکی تر ئەڵێ ئەم کێشانە ئێستا چڕ بۆتەوە لە کێشە تەکنیکیەکان کێشە قانونیەکان بە قانون ئەمە یەکەم اتفاقی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمانێ لەسەر فرۆشتنی نەوت کە هەردوو سەرۆکی حکوومەتی مزایان کرد دوایەوە قانونی موازنەمان هەیە یعنی بۆ قانون و بە اتفاق بڕاوەتەوە بەس دارێت تەکنیکیەکەیەتی ئێستا لەسەر ئالەتی جێبەجێکردنی بەندەکانی ناو بودجێ کێشەکە چونکە خەڵک ڕەنگە زۆر جار بڵێ ئەو قانون کاکە قانون ئالەتی جێبەجێکردنی هەیە مثلا ئەم بۆ داهاتی نانەوتی پشتی بە قانونی دارەی مالی بەسووە قانونی دارەی مالی تەفاسیلی نەداوە لەسەر داهاتە نانەوتیەکان چۆنی ڕاستە لە 150 بەنافزی حدودی بەڵێ ئەگەڕێتەوە ئێمە ئاخر جار کە بەڕێ سوودانیمان بینی وەفدێکی فراکسیۆنی یەکێتی پێشەش پەرلەمانتار و سەرۆک و جێگری سەرۆک فراکسیۆن بینیمان باشە هەن ئەم پرسەمان لەگەڵ کردەوە نیگەر خەڵک نیگەرانە موازنە تێپەڕی هێشتا خەڵک معاش وەرناگرێەوە دوومان معاشی هەرێمی کوردستان لە دوای عێراقەوەیە ئەویش هەمان قسەی کردی ئێمە کێشەکانمان چڕ بۆتەوە لە دەسەر داهاتی نانەوتی و کێشە تەکنیکیەکان هەرچەنەوتی ئێمە لە ژنەمان تشکیل کردووە من پێم وتو نەرمی بنوێنن ئاسانکاری بکەن لە ماوەی مانگێکم کێشانە کۆتایی پێبێنن بەڵام لە ڕاستیە حکوومەتی عێراقیش یعنی لەمەیان ئێمە ئەم قسە بۆ خەڵکی کوردستانێکی یعنی بۆ هەرێمی کوردستان یا بۆ حکوومەت ئەوە نییە کە تەفسیری بۆ بکری حکوومەتی عێراق ملزمە بە پارە بنێرێ بۆ مەعاش دوای بە ئەسەری ڕژعی چۆن ئەم پارەی تەسویەکە لەگەڵ حکوومەتی هەرێم کە ڕێکەوتن نابێ مەعاشی خەڵکی کوردستان دوا بکەوێ و حکوومەتی عێراق لەمانە مەقەسرە بە تایبەتی کە دوایەوە ئێمە ئیتفاقێک کە نەوت ئەبێ حکوومەتی عێراق لە ڕێی سوەمەوە بیفرۆشێ دەبوو حکوومەتی عێراق وەکو ئەرکێکی ئەخلاقی ئینسانی قانونی دەستوری سلفە بنێرێ بۆی معاش نەوەستی هەتا ئەوەی ئەم وردە کێشانەمان چارەسەرە بێ و بەڕاستی کاک حەکیم یعنی ئێمە لە ئاخر مەرحەلەین
خەڵک هەموو ئومێدێکی بە ڕێککەوتن بوو لەگەڵ عێراق بە قانونی موازنە بوو. خەڵک تاو بێ ئومێد بێ کە معاش لە عێراقەوە نایە ئەم کێشانە چارەسەر نابن و بە خەڵکی کوردستان تووشی ناومێدی گەورە ئەبێ و ڕەنگە ئەم وەزعیش یعنی خەڵک بەم شێوەیە بەردەوام نەبێ یعنی خەڵک معاشی نەبێ و خەڵک بێدەرەتان بێ و بەم شێوەیە بێ ڕەنگە خەڵک تەحمولی ئەم وەزعەش نەکا. بۆ ئێمە هیوادارین کە بگەن بە ڕێککەوت نەچەنە بەشێکی زۆری کێشەکان چارەسەر بووە یعنی ئێمە شەوتێکی باشمان بڕیەوە بۆی خەڵک بزانێت لە چارەسەرکردنی کێشەکان کە شەوتێکی باشمان بڕیەوە و کێشەی باشمان چارەسەر کردو لەگەڵ عێراقا معنای وانەیە کێشەی ترمان نەماوە کێشەی ترماوە بەڵام بێ هەردوو لا یعنی هەردوو لا تەساولات کەن نابێ حکوومەتی عێراقیش بە فرسەتی بزانێت کە هەرێم لە گۆشەیەکە گەمارۆ بووە حەسر بووە هەموو مەرجەکان و هەموو شتەکان بسەپێنێت چونکە دەبێت لەم معادلەیە خەڵکی کوردستان لە بەرچاو بگیرێ معیشەتی خەڵکی کوردستان چونکە لە چەند ساڵی ڕابردووە کەم کێشانە تەقیوەتەوە بەس خەڵکی کوردستان باجەکەی داوە یعنی خۆنە حزبەکان باجەکەیان داوە نە مەسئولین باجەکەیان داوە خەڵکی کوردستان و طبقەی ناوەند و طبقەی باڵێ فەقیر لە هەرێمی کوردستان باجی قورسی بێموچەیان داوە. سوپاس دەکەم دوای دێمەوە خزمەت لە یاسای بوجە ئەرکەکان هەردوو لە چیە چۆن جێبەجێکراون خەتاکە لەکوێ کاک یادگار سوپاسی ئامادەبوونی جەنابشت دەکەین ئەوەی کە پەیوەستە بەنەوت بەر لەوەی کە بچینە سەر پرسی ئەو کێشەی کە ئێستا هەیە لە کێشەی نەوت تێچووی نەوت لە بینی هەرێم و بەغداد سەبارەت بە سەردانی وەزیری دەرەوەی تورکیا باز لەوە دەکرێت کە داوای کرده بێ هەرێم قەرەبووی ئەو 1 ملیار و 471 ملیۆن دۆلارە بدات کە لە دەرگای پاریس تورکیا دۆڕاندوویەتی ئەمامە چۆن یەکلا دەکرێتەوە بە بۆچوونی بەڕێز؟ ئەو داوایەکی سەیرە هەر قەرەبوویەک هەرێمی کوردستان بیا پاجەکەی هاوڵاتی هەرێمی کوردستانەیە ئەکرێت ئەمە بەشێک ئەو تەفسیرەی بۆ بکرێت کە پەیوەست بێ بە ئەو ڕێکەوتنەی کە ئەوترێ ڕێکەوتنی 50 ساڵەی نێوان هەرێمی کوردستان و تورکیا ئەگینا هیچ پاساوێکی تری نییە پێشێلکردنەکە تورکیا بووە بەرامبەر عێراق کردوێتی کە ڕێگەی یاوەکە نەوتی هەرێمی کوردستان لە بەندەری جیهان بارکرێت تەبیعی پیاچوونی بۆلیەکە نیە تەنها بارکردن و فرۆشتنەکەیەتی کەواتە هیچ پاساوێکی نییە کە هەرێمی کوردستان بیا چونکە ئەگەر هەرێمی کوردستانیش ئەوەی بکەوێتە سەر شار لە نەتیجە حکوومەتی عێراقی تەسەورەکەم لە بوچەی ببرێت لەبەرەوە ئەوە شتێک نییە کە هەرێمی کوردستان بچێتە ژێری کارێک بێکە لۆژیکی تیابێ و منطقی تیابێ و وەکوی وتم هاوڵاتی هەرێمی کوردستان باجەکەیە ئەگەر ئەو خەبەرە ڕاست بێ یاخود ئەگەر جێبەجێ باشە کاگەلگرەوەی پێویستە بە ئایندەی نەوت ئێستا کێش هەیە لە بینی هەرێم و بەغداد ئایا تاکو ئێستا هیچ ئیتیفاقی کراوە وەزیری وزەی تورکیا وەزیری دەرەوەی تورکیا هەفتەی ڕابردوو وەزیری وزارەتە هەرێم وەزیری دەرەوەش وەزیری دەرەوە سەردانی عێراقیشی کرده بوو ئێستا ڕوونە نەوتی هەرێم کەی هەنار دەکرێتەوە هیچ ڕێکەوتنی کراوە؟ نەخێر تا ئێستا هیچ ئاماژەیەک نییە و نازانرێت نەوتی هەرێمی کوردستان یاخود قفلی بۆ هەناردە هەرێمی کوردستان کەیەکێتەوە چەند بیانوویەکی تەکنیکی هەندایەوە لایەنی یاوە ئێمە هەر لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد ئەمانە تەنها کات کوشتنە تەنها وەکو زەختێک تورکیا بەکارهێنێ بۆ فشارەکان کرێ تورکیا ئەوەی کە هەیە کە ئەوەی ئەوتێ تورکیا ئەوێ و مەبەستێتی ئەو قەرەبووی کە لە سەرشانێتی و دوێنێ و پێرێ باسیەوە کراکە بکرێتە سەر هەرێمی کوردستان ئەو قەرەبووی لە قۆڵ ببێتەوە 2018 تا 2022 ئەوەش عێراق تەنازولی لێ بکە و خاڵی سێمیش داشکاندن بکرێ بۆ ئەو نەوتەی کە تورکیا لە هەرێمی کوردستان یەکرێ چونکە ئێمە ئەزانین لە ساڵی 2022 حکوومەتی تورکیا لە سەدا 27 سوتەمەنی لە عێراقەوە هاوردە کردووە و پشتێکی زۆری بە سوتەمەنی هەرێمی کوردستان بەستووە کەواتە حکوومەتی عێراق زۆر پێویستی حکوومەتی تورکیا پێویستی بەو نەوتەیە بەڵام بۆ چێواکە بۆیە بتوانێت زۆرترین قازاش بکات بێ مەزای لە ماوەی ڕابردووە کاک حەکی من گوێم لە سەوتی خۆمەوە بزانم تۆزێ بەڵێ چاکیەکەن ئەگەرەوە چارەسەر کرێ سوپاسدانەکەم تەبیعی تورکیا ئەوێ بەو ڕیتمەی کە هەرێمی کوردستان مامەڵەی لەگەڵ تورکیا کردووە حکوومەتی عێراقیش بە هەمان ڕێتم بە هەمان شێواز مامەڵەی لەگەڵا بکە
طبيعي هەرێمی کوردستان تورکیای بەکارێنەوە یاخود تورکیا نەوتی هەرێمی کوردستانی بەکارێنەوە بۆ فرۆشتنی وەکو نێوەندگیریە وەکو دەڵاڵێک بۆ ماوەیەکی زۆر سوودی لە فرۆشی نەوتی هەرێمی کوردستان بینیوە و بڕێک لەو داشکانە بۆ ئەو نێوەندگیریە یاخود بۆ فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە. ئەگەر حکوومەتی عێراق و سۆمۆ ئەو نەوتەی کە لە هەرێمی کوردستان و لە کەرکووکەوە هەناردە ئەگرێتەوە کاتە جیان نەوتەکە فرۆشێکی پێویستی بە تورکیا هەیە لێرە تورکیا زەرمەندە بەوەی یاخود خۆی بە زەرمەند دەزانێت لە ماوەی چەند ساڵی ڕابردووە قازانجێکی زۆری کردووە ئەوێ بەلایانی کەمەوە بڕێکی زۆر لەو قازانجە بەردەوام بێ و بمێنێتەوە وەکو فشارێک بەکارهێنرێت دژی حکوومەتی عێراق. لەلایەکی تریشەوە حکوومەتی عێراق بەکەمکردنەوەی ئەو نزیکی 9 ملیۆن بەرمیل نەوتە ڕۆژانە کاریگەری بەرچاوی دروست کردووە لەسەر نرخی نەوتی جیهانی کە ئەکاتە لە سەدا نیوی هەموو بەرهەمی جیهان وەستاوە لە مانگی سێوە ئەمەش وای کرد هەر لەگەڵ وەستانی ئەناردەی نەوتی هەرێمی کوردستانە بینیمان نرخی نەوت بۆ سەر و $70 بەرز بۆ و ئیستاش ماوەیەکی زۆرە لەسەر $80ەوەیە ئەمەش بۆ حکوومەتی عێراق ئەو قەرەبووی ئەو کورتێنانەی ئەکاتەوە قەرەبووی ئەو بڕەنەوتە بۆ پڕکاتەوە کە بۆشایی دروستی کردووە لە نەوتی هەرێمی کوردستان و کەرکووکەوە و لە لایەکی تریشەوە لە باشوورەوە لە بەندەری بەسڕەوە و لە بەسڕەوە توانیوێتی ئاستی هەناردەی زیاتر بکە فرۆشەکەی زیاتر بکە بە شێوەیە لە شێوەکان بەرزی نرخی نەوت و زیادکردنی هەناردە لە باشوورەوە توانیوێتی قەرەبووی ئەو بۆشایی بۆ بکاتەوە وەکو ئەجزانن جەنابتان حکوومەتی عێراق لە ناو هاوپەیمانەتیەکایە کە پێوتێ هاوپەیمانەتی ئۆپیک پلس کە ڕێکخراوی ئۆپیک و وڵاتانی دەرەوەی ئۆپیکە بە سەرۆکایەتی رووسیا ئەمانە پابەندیەکیان لەسەر شانە کە ئاستی بەرهەمیان یا لە ئاستێکا بۆ سێنن زیاتر نەکەن بۆیە بتوانن سەقامگیری لە بازاری نەوتا و نرخی نەوت بە بەرزی بهێڵنەوە تا ئیشش سەرکەوتوو بوون. ئەمە لایەکێتی داراییەکەی عێراق توانیوێتی ڕاستە لە ڕاگەیاندنەکانەوە گوێمان لێتی و ئەبیسین کە عێراق زەرمەندە لەو بڕەنەوتەی کە لە هەرێمی کوردستانەوە دابڕاوە بەڵام لە مقابلە بەرزی نرخی نەوت وای کردووە ئەو زەرەرە ئامانجەکە ئامانجێکی سیاسیە لەلایەن حکوومەتی عێراقەوە فشاری زیاتر لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر کۆمپانیا نەوتەکانی کە لە هەرێمی کوردستانە بەرهەمێنانەکەن زیاتر بکە خۆتان نەزانن ڕێکەوتنە سیاسیەکە کرا لە مانگی لە سەرەتای مانگی 4 لە نێوان هەرێمی کوردستانەوە دوای یاسای بودجەی بۆ هات ئستا ئەو ڕێکەوتنە سیاسە و یاسای بودجە موقەتە تاکو ئەوەی کە یاسای نەوت و غازی فدراڵی دەرەچێەوە لە یاسای نەوت و غازە ڕێکەوتنە سیاسیەکە بێ بە ڕێکەوتنێکی قانونی و ئەمە ئەو وەختە بە تەواوەتی ڕەنگڕێژی سیاسەتی نەوتی عێراق لەگەڵ هەرێمی کوردستانەکە و ڕێکەوتنە سیاسەکان با بڵێن ڕەنگڕێژە قانونیەکەی بە تەواوەتی دەرەکەوێت. لەبەرەوە عێراق هیچ پەلەی نییە خۆشتان نەزانن لە سەروبەندی انتخاباتی پارێزگاکانە لە جنوب هەر لە ئێستەوە بانگەشە و تای هەڵبژاردنەکانی لێ دەستی پێ کردووە و هەر یەکێک لەلایەنەکان ئەم مەسەلەیە بە شێوەیەک با بڵێن بازاڕی پێباکە لە بەرژەوەندی خۆی بێت. سوپاس دەکەم دوای لێنێ و سەرمەجەکانی تورکیاش و قازانی تورکیاش لە نەوتیارێ دێمە خزمەتت کە یادگار کاروان سەبارەت بە ئیلتیزامەکان ئێستا حکوومەتی هەرێم بۆی ڕوون بین ئیلتیزامی هەموو جێبەجێ کردووە 400,000 بەرمیلە چووکە بازەکە ئێستا 85,000 بەرمی تەسلیم کرابێ داهاتی نانەوتی کێشەی لەسەر هەیەوەی کە بەڕێزوت بەپێی یاسای ئیدارەی مالی قەرزەکانی TBI ئەو سفانی کە هاتوون بدرێنەوە ئەوە بەغداش ئیلتیزامی خۆی جێبەجێ کردووە خۆ لە ڕاستیە مەسەلەی 400,000 بەرمیلەکە خەتاکە لە هەرێمی کوردستان نییە چونکە وەکو کاک دکتۆر یادگاریش باسی کرد خەتە پەیوەندی بەوەی کە تورکیا نایڵێ لە ڕێی بەندەری جیهانەوە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێ یەکینە هەرێمی کوردستان ئامادەیە بۆی نەوتەکەی بڕوە و عێراقیش پەرۆشە بۆی کە نەوتەکە هەناردە بکە ئەم 85,000 کە ڕۆژانە بۆ بەکارهێنانی ڕۆژانە عێراق بەکارهێنێتەوە بۆ بانزین و سوتەمەنیەوانە ئەم خاڵە ینی بەشێکە لە ئیتیفاقی نێوان هەردوو سەرۆکی حکوومەت کە ئیمزایان کردو پێش موازە قانونی موازنە و لە قانونی موازنەش هەیە ئەم خاڵە حکوومەتی هەرێم کە جێبەجێنێکراوە خەتاکە لای حکوومەتی هەرێم نییە خەتاکە لای ئەوەیە کە مەفەڕێک نییە دەرەچەیەک نیە لەکوێوە هەناردەی بکەس خۆ کێشە هەیە لەسەر تێچووی نەوت
ئێستا وەفدی هەرێمێکی لەو کیشانەی کە یەکێ لەو کێشانە کۆمپانیەکانەوە بەگشتی ئەو گرێبەستانەیە کە حکوومەتی هەرێم کردوێتی لەگەڵ کۆمپانیەکانە لە ماوەی ڕابردووە وەزارەتی نەوتی عێراق سۆمۆ پێیان وایە ئەوان دەڵێن بە پێی پێوەری خۆمان پارەکە بە پێی پێوەری خۆمان پێی ئەو یاسا و ڕێنمایانەی کە عێراق وەزارەتی نەوتی عێراق و سۆمۆ کردوێتی ئیتیفاق بکەن خۆ لەمەیانە مەسەلەن ئەم ئیتیفاقاتانە کاتی حکوومەتی هەرێم کردوێتی ئێمە دابڕاوین لە عێراق لە ڕووی مالیەوە لە ڕووی ئیدارەدانی مەلەفی نەوتەوە بۆ یەکو باسم کرد ئەم وردە کێشانە کە 10 ساڵە 15 ساڵە کەڵەکە بووە بە ئاسانی چارەسەر ناکرێت بەڵام ئەگەر بێت و ئەمە بێتە بیانووی ئەوە کە موچەی خەڵک ڕابگیرێت لە ڕاستی ئەمە بێئینسافیە یعنی بێ موچەی خەڵک بدرێ وردە ئەم کێشانە کێشە تەکنیکیانە چارەسەر بکرێ بۆ مەسەلەی قەرزەکانی تیبیایی ینی لە مادەی سیانزەی قانونی موازنە بە ڕوونی ینی باوی 7 ساڵە حکوومەتی هەرێم ئەیدا عێراق خۆی بڕێ ینی بڵێن پشکی هەرێم 900 ملیارە مانگی نێرێ یا تریلیۆنێک و شتێکە ئۆتۆماتیکی لێ ئەو ئەڵێ کاکە من ئەوەت بۆ بڕم ئەنێرم ئەو نەم لێ بڕیوەی بانکی قەرزی TBI و هەتا ئەگەر ڕێک بکەون لەسەر داهاتی نانەوتیش حکوومەتی عێراق ماگانە لەوەی بڕێ پارەکە وڵێ مانگە تۆ 300 ملیارد هەبووە ئەوەم لێ دەرکە بۆم ناردی بۆ مەعاش لەبەرەوە وەکو باسم کرد مەسەلەی التزاماتی جێبەجێکردنی التزاماتی قانونی لەناو قانونی موازنە یاخود ئەو ڕێکەوتنەی کە هەردوو حکوومەت کردویانە مەسەلە ئەم کێشە وردە تەکنیکیانەیە کە ترشاوەتە سەریەکە هەردوو لە بۆیان چارەسەر ناکەن بچوونێکی گوایە هەم پارتیەمێکیتیش بیانەوە یاسای بوجە جێبەجێ نەبێ بۆی داهاتی ناوخۆ لەژێر کۆنتڕۆڵی خۆیان دابێت چونکە ئێستا بازوەکی کە التیزامەکان جێبەجێ نەکردووە ئەوەی پێی یاسای ئیدارەی مالی بێ کام التیزام ئیتیزامی ئەوەی کە بە پێی یاسای ئیدارەی مالی لە مادەی 29 دەڵە 150 باز و ڕسوماتی ناوخۆ بۆ هەرێم لە 150 بۆ عێراق بڵێن داهاتی سنوورەکان لە 100 بۆ عێراق بەش بە حاڵی خۆم قسە لەسەر بەشەکە یەکێتیەکەم ئێمە سیاستمان واضح بووە لە سەرەتای ئەم کێشانەوە پێمان وا بووە کە بەغدا مرکزی چارەسەرکردنی کێشەکانە ئێستا ئێمە لە بینی دوو بژاردەین وەکو یەکێتی نەنا کورد مەسەلا ئەوترێەوە نەوتەکە بدەینەوە عێراق یاخود نا لە ڕێی تورکیاوە یعنی لە هەردوو حاڵەتەکە تۆ نەوتەکە لای خۆتان نییە ینی بەو شێوەیە بەڵام کەوا بوو ئێمە مادام بەشێکین لە عێراق و بەشێکین لە قوارەی فدراڵی عێراق وەکو هەرێمی کوردستان و دەستورمان ئێم دەستوری مەدەنگمان بۆ داوە ئێمە لە ڕاستیە بژاردە ڕاستەقینەکە بۆ لەگەڵ عێراق ڕێککەوین لەگەڵ عێراق ڕێک بکەوین بۆ ئەوەی ئەمە بێت ینی جگە لە کێشە مالیەکانمان کێشە سیاسەکانشمان لەگەڵ عێراق چارەسەر بکەین چونکە بیرمان نەچێ هۆکارێک بۆ قوڵونەوەی کێشە سیاسەکانمان مەسەلەی نەوت و داهات بۆ لەگەڵ عێراق و ئەمە لایەکی تر ئێمە لە قانونی موازنەش ینی داکۆکیکەری ئەوە بووینە کە لەگەڵ عێراق ڕێککەوین و پشکی هەرێم ببڕینەوە لە قانونی موازنە بۆیە ئێمە لەگەڵ ئەوەین سەرباری هەموو کێشەکانمان لەگەڵ پارتیە وەکە بین لەماوەی ڕابردە دوسێ جار وەفدی ئێمە سەرۆکی یەکێتی وەفدی مەکتەبی سیاسی ئەمە وەکو فراکسیۆن چونێتە لای لایەنە سیاسیەکان لای سەرۆکی حکوومەت لای سەرۆکی پەرلەمان وەک بۆی دامێک بکەین دامێکی سیاسی بکەین هاوکە پشتیوانێکی سیاسی بکەین بۆ ئەم کێشانە چارەسەر بکرێ بەعکسەوە ئێمە لەگەڵ ئەوەین کە کێشەکان چارەسەر بکرێەوە ئەگەرە هەر ئەگەرێکی سیاسی و هەر بژاردەیەکی تری سیاسی هەبێ حکوومەتی هەرێم پێوا بێ لە دەرەوەی ڕێکەوتن لەگەڵ عێراق پاشەکشە بکە دیسانەوە لە ڕێی تورکیا لە ڕێی کوێمانە بینێرە بەڕاستی ئیتیحادی سیاسی ئەمە و لە ڕێی قانونیشەوە ئێمە دەسوباڵمان کۆتوبند کراوە دوای قەراری محکەمەی پاریز و محکەمەی ئیتیحادی ناتوانێت ڕاستە خۆیەوە لە یاسای بوجەوتن تسپاندووە ئەگەر کێشەیەکە بوو سەرۆک وەزیران ینی تەداخل بکە سەرۆک وەزیرانی عێراق و پارەش بنێرێ یەکتی ئامادەیە داهاتی خۆی لەم سنوورە پارێزگای سلێمانی داهاتی نانەوتی وەنەوت تەسلیمی عێراقات و بەجیا بەشەکەی بۆ بێگە کێشە ئێمە ناگەینەوە سێری حاکیمەوە بەڕگەی هەش لە مادەی سیانزە ئەبێتە دوو بڕگەوە لیف و بە وازحە لە کاتێکە ئەم پەنابرێتە بەر ئەم جێبەجێکردنی ئەم بڕگەیە حکوومەتی عێراق شایستەدارایەکانی حکوومەتی هەرێم وەکو خۆی بەبێ زیاد و کەم بنێری و حکوومەتی هەرێم نەعەداڵەتی بکە لە تەوزیعکردنیە ئەو کاتە سلێمانی داوا بکە یەکێتی داوا بکە کە بەشی سلێمانی ڕاستەخۆ بنێردرێ ئێستا کێشەکە ئەوە نییە کێشەکە ئەوەیە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق ڕێک نەکەوت جا لە بەشەکە لەسەر نەوتە لەسەر داهاتی نانەوتیە نا لەسەر نەوت بڕاوەتەوە
لەسەر تێچوونەوت ئێستا خۆ لەسەر ناو بڕاوەتەوە نەوت ڕادەستی عێراقراوە لەسەر تێچوونەوت ئێستا ئەوان دەڵێن وەفدی هەرێم وتویانە لە عێراق دەبێت پێی گرێبەسەکانی هەرێم تێچوونەوت بدرێ وەفدی وەزارەتی نەوتی عێراق دەڵێن ئێمە پێی تێچوو خۆمان نەوت دەدەین کە تێچوو عێراق کەمترە لە تێچوونەوت بەدڵنیان تێچووی عێراق کەمترە بەڵام دەبێ عێراقش مراعاتیەوە کە ئەم ئەقدانە پێش ڕێکەوتن لەگەڵ عێراق کراوە لە کاتێک کراوە ئێمە بۆشایەکی زۆر لە بین ئێمە عێراق هەبووە ڕێکەوتنمان نەبووە هەرێکێ بەجیا ئیدارەی مەلەفی نەوتی خۆی داوە ئێستا ئەبێ مراعاتی ئەوە بکرێ کە چونکە سێریکە کاک حەکیم ڕێکەوتن کراوە ڕێکەوتنەکە من تۆ نەمان کردو حکوومەتی هەرێم خۆی چوە کردوێتی و بۆ ڕێکەوتن لەسەر قانونی موازنەش پێش ئەوە مفاوەزاتێکی دووری درێژی نێوان وەفدی حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی هەبووە ڕێککەوتن ئینجا بەکپێ ئەو ڕێککەوتن ڕەشنووسەکە نێدراوەتە پەرلەمان ئەگەر لە بیرتان بێ لە ژنەی مالێ دەستکاریە کرا حکوومەتی هەرێم دژی بوو و دواتر چی بوو گەڕانەوە سەر نەسا ئەسلێکە یعنەوە پێی ڕێککەوتنی خۆیان بوو هەردوو لە و مەسلەی داهاتی نانەوتی بەداخەوە حکوومەتی هەرێم هەنێ ئەرقامی داوە لە ڕابردووە ئێستا بۆتە ماڵ لەسەری هەنێ ئەرقامی داوە بۆتە ماڵ لەسەری حکوومەتی عێراقڵەوە دکمەتی خۆتان ئێوەتان ئێمە 4 تریلیۆن شتێ ساڵانە داهاتی ناخۆیمانێ نانەوتی ئەمانە کێشەکانە بەڵام ئەگەر بمانەوێ حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی بیانەوێ بەحت مالی و وەکو حساباتی بەحت ئەم کێشانە چارەسەکەن چارەسەر نابێ بێت ئاسانکاری سیاسی تیابێ هەرچەنە بەڕێ سەرۆک وەزیران بە ئێمەویت کە من بە وەفدی حکوومەتی ئیتیحادی من تو ئاسانکاری بکەم بۆ ئەم کێشانە چارەسەر بێ چونکە ڕەهەندی گەورەی کێشانە کێش سیاسیە لە ڕاستی ئەو کارە سیاسیەکانە بەڵام وەزیری دارایش دەوێرێ ئەگەر یاسای بودجە بەتاواتی جێبەجێنەکرێت پشکی هەرێم بنێرێت چونکە باسی ترس لە ڕێپرسینەوە دەکرێت دڵ لە یاسای بودجەدا بۆ نەو دیاری کراوە داهاتی ناوخۆ دیاری کراوە وردەکاری تەکنیکی ئەوانەی تەنفیزکردنی قانونی موازنە جێ هەڵدراوە مەسەلەن بۆ شتی تەکنیکی و شتی ئیداریە یعنی وردەکاریەکەی تیانە لە وردەکاریەکە بگەنە ڕێکەوتن تەسەڕ ناکەم کێشەیە دروست بێ بۆ چونکە معادلاتی ناو پەرلەمانیشتیە ئێستا معادلات ناو پەرلەمان هێزە سیاسیەکانە ئێستا زۆرینەی ناو هێزە سیاسەکانی ناو پەرلەمان بەشدار لە ئیتلافی ئیدارەی دەوڵەت و بەشێکن لە حکوومەتەکەی بەڕێز سوودانی بۆ یە کێشەیەک دروست نابێگەر هەردوو حکومەت ڕێکا باشە بەس دەستە سەدانەکەیەکان فیدان هیچی فەرمیت بیستووە لەبارەی نێوتی هەرێمەوە ئێمە هیچمان فەرمی نەبیستووە نەخێر بەڵام داواکاری چی بێت ئەوەی کە لەعلامە بیستمانە ئەوەی کە جەنابەت لە بەقەدەمی پێشکی بەرنامەکە باست کرد ئەوەیە بەڵام بەڕسمی ئێمە شتێکمان نەبیستووە کە بە ڕێزاکان فیدان لە بەغا چی وتووە لێرە لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان چی وتووە بەڵام ئێمە مەلەفی نەوت دوای قراری محکمەی ئیتیحادی محکمەی پاریس یەکلا بووەتەوە و دوای ئیتیفاقی هەردوو حکوومەت و قانونی موازنە ڕادەستی حکوومەتی عێراق و سۆمۆ کراوە جارێکی تر ئێمە بگەڕێنەوە بۆ خاڵی سفر و دەست پێکەینەوە لەگەڵ حکوومەتی تورکیا لەگەڵ ڕێی تورکیا بمانەوێ نێود فرۆشتنی هەر ڕێککەوتنێکی تر پێم وایە ئەمە زۆر قورسە بێ بەڵێ سوپاس دەکەم دێم و خزمەت کاک کە یادگار سەبارەت بە قازانجی تورکیا بەڵام ئەوەی کە بەڕێز وتت ئێستا تورکیا مەرجی ئەوەیە کە ڕێخۆشبوونەکە لەو قەرەبووە هەبێ داشکاندن بۆی هەبێ وەسکەڵای دۆمی عێراق لە 2010 تاوەکو 2022 کە لەسەر تورکیا تۆماری کردووە لا ببرێت بەس سەبارەت بە بڵین ئەو مەرجانە پێ دوای جێبەجێ دەکرێن ئەو مەرجانەوە قازانجی زۆری کردو تورکیا و قازانجی دەست دەکەوێتەوە لەمە دووە لە نەوتی هەرێم کە پێشتر قازانجی کردووە طبيعي تعريفەکە وەکو خۆی تعريفەکە ئەبێنێتەوە ڕێکەوتنی نێوان عێراق و تورکیا لەسەر تێپەڕبوونی نەوتی با بڵێن هەرێمی کوردستان و کەرکووک ئەو وەکو خۆی ئەمێنێتەوە ئەوەی کە نامێنێتەوە ئەو نێوەندگیریەیە کە هەیە و مەسەلەی داشکاندنیش ئەکرێەوە مەسەلەیەکی مفاوەزاتە یعنی عادەتەن لە دانوستانە تۆ داوای زۆرەکەی بۆیە مەجالێکی مناوەرەی تیابێ مەجالێکی ئەم سەر و ئەو سەری تیابێ منیش وازانم تورکیا بە زەقت ئەوێت دەست پێ بکە بە داواکاریەکانی زۆرە بەڵام لە نەتیجا ئەوە هەمووی مەسەلەیەکە ئەکرێ دانوستانی لەسەر بکرێت عێراق نەوت ئەفرۆشێ بە ئوردون بە سعرێکی داشکا و ڕاستە داشکاندنەکە کەمە و ڕێژەکەشی کەمە بە هەمان شێوە ئەکرێ لێرە داشکاندنێکی کەمکە و بۆ ڕێژەیەکی دیاریکراو تەبیعی بە کراوەی نا ئەو نەوتەی کە ئەڕوا تورکیا بە شێوەیەکی ڕائیسپادەی لێ بکات
لەبەرەوە هەردوو لا بەرژەوەندی هاوبەشیان هەیە پێویستیان پێیەتی لێران نەرمێک بنوێنن و سەرۆکوەزیرانیش لە پێش هاتنی لە عێراقیشەوە بۆ تورکیا و پێش هاتنی وەزیری دەرەوەی تورکیاش بۆ بەغدا و بۆ هەولێر ئاماژەی بەوە کرد کە پێویستەکە نەرمی بنوێنن لە مەسەلەی قەرەبووەکە چۆنە نەرمی نوانەکە یاخود لە مەسەلەی داشکاندنە بێ هەرچێکا بێ ئەمانە مەسەلەی مفاوەزات ئەمانە یەکلایی یەکاتەوە چونکە بیرمان نەچێ چەندێک وزە بۆ تورکیا گرنگە دوو ئەوە مەسەلەی ئاو یاخود عێراقیش گرنگ بێ بەلایەوە دوو ئەوە مەسەلەی ئاو و زۆر حەیوی و مەسەلەیەکی گرنگە بۆ عێراق و بۆ جنوبی عێراق لەبەر ئەوە ئەکرێ ئەم دوو مەسەلەیە بەیەکەوە گرێ بیرێتەوە و ڕاکێشان و شلکردنێکی تیا بێ بگەنە خاڵێکی هاوبەش لەم بەینە دواکەوتنەکەی تا ئێستا ئیستقراری وزە لە هەرێمی کوردستان تۆزێک کێشەی بۆ دروستە بێ لە ناحیەی داراییەوە هەرێمی کوردستان مەفروزە بەپێی یاسای بودجە وەکو کارکاروانیش ئاماژەی پێکرد مەفروزە کێشەی بۆ دروست نەبێت چونکە هەرێمی کوردستان ئامادەیە ئەگەر هەر لە وابزانم سێ چوارەوە بوو کە ڕێکەوتنەکە ئیمزا کرا ئامادەی پیشان ناتەواو هەموو هەناردەی هەرێمی کوردستان بخرێتە ژێر دەستی سۆمەوە و لە یاسای بودجێشە دەستپێت کرا کە ئەگەر هەناردە دەست پێ بکاتەوە یاخود هەناردە دەست پێ نەکاتەوە تەسلیمی وەزارەتی نەوت کرێ بەو شێوازەی کە وەزارەتی نەوت ڕێکێقا کەواتە مەلەفی بەرەمێنانی نەوت ئێستا لە ژێر دەستی وەزارەتی سامانە وەزارەتی نەوتی عێراقی و سۆمۆی ئەگەر هەناردە دەست پێ بکاتەوە ئەمێنێتەوە مەسەلە تەکنیکیەکان وەکو کاروان باسی کرد بەس ڕێکەوتن لەگەڵ تورکیا مەسەلەیەکی ئەخز و عەتایە تورکیا زەختەکە فشاری خۆیەکە بۆی عێراق بکەوێتە ژێر فشارەکانی و عێراقیش زۆر چەکی بەدەستەوە نییە بەڵام لەگەڵ ئەوەشان مقاومەکە ئەوێت چونکە ئیستا لە حادیان نرخی نەوتۆکوتم بەرزە زۆر کێشەی بۆ دروست نابێ ئەگەر تاخیر تریش پێ لە هەمان کاتیشە ئیستا بزانین ئەوەی ئەزانین چەند هەفتەی ڕابردووە وەفدی تەکنیکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی نەوت لە مفاوەزاتان بۆ ڕەشنووسی یاسای نەوت و غاز و ئەمانەش هەمووی یعنی لە بارودۆخیەکان هەمووی کاریگەری هەیە بەسەر یەکتریەوە لە چۆنێتی دروستکردنی فشار بۆ ئەوە عێراقی زۆر وەکوتم لە ناحیە سیاسیەکەەوە زۆر پەلەی نییە ناحیەی دارایش کێشەی گەوری بۆ دروست نەبووە باشە بەس کاک یادگار ئێستا بەرەزوتت کێشەکە پەیوەندی بە نۆژانکردنەوەی بۆریەوە هەیە چونکە دوای بوو مەرەزەکەش نەوتەکە ڕۆشتووە ئەوەی کە لە تورکیا لە مانگی دوو ڕووی داخۆنەوە لە 23 بڵێن ڕاگیرە سەبارەت بە بڵێن ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی گرێبەسەکانی شێ لە نێوان هەرێم و بەغدا تێچووینەوت ئەو کێشەیە چۆنێک لا دەکرێتەوە کاک بۆ بەشی یەکەمی پرسیارەکەت من هەر لە 26 مانگا بوو لە چەند کەناڵێکەوە ئاماژەم پێکرد تورکیا کاتی ئینتیخاباتەکەی بوو ڕاگرتنی فەوری ڕەبتی بەوە هەبوو وە کوشتنی کات بوو بۆ ئەوەی لە ناوخوا زۆر بەکارنێنێت وەکو جەناب ئاماژەت پێکرد لە 6 دووە بوومە لەرزەکە دروست بوو لە 25 سیا هەناردە وەستا تەنها 24 سەعات هەناردەی هەرێمی کوردستان لە 6 مانگ بۆ 7 مانگ وەسێنرا لە بەرەبەیانی 8 مانگا دەستی پێکردەوە دوای ئەوەی کە چێکی بۆرەکان کرا تەبیعی ئەمە تەنها بەهانەیەکە هیچی تر نییە ئەوە هیچ ڕەبتی بەوە نییە مەسەلەکانی ترە تورکیا ئەوێ بیکە بەس ئەمە تەنها وەکو بەهانەیەک بەکارێنێ مەسەلەی جیاوازی تێشوەکانی نەوتی هەرێمی کوردستان و بەغاوە جۆری گرێبەستەکان جیاوازە بەداخەوە کاتی دەرچوونی یاسای بودجە هەرێمی کوردستان لە وەزعێکی وا نەبوو بتوانێت مەرجەکانی خۆی فەرزکە لە ڕاستە لە ڕێکەوتنەکەی مانگی چوارە کە سەرۆکوەزەریانی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانی بەغدا ڕێکەوتن لەسەر چەند خاڵێکی سەرەکی ئەمە ڕێکەوتنێکی هەر بەپێی بەیاننامەکەی خۆیان ڕاگەیاندنەکەی خۆیان ئەمە ڕێکەوتنێکی کاتی بوو تاکۆی یاسای بودجە دەرەچێەوە لە دوای ئەویش یاسای نەوتوغا دەرەچێت بە دەرچوونی ئەمانە ڕێکەوتنەکە نامێنێ وەکو کاکاروان ئاماژەی کرد هەندێک گۆڕانکاری تیاکرا یەکێک لەو خاڵانە ئەوەیە کە جەناب ئاماژەت پێکرد تێچووی ئەو نەوتەیە قەرەبووی کۆمپانیا نەوتەکانی هەرێمی کوردستانە لە یاسای بودجە تەسبیت کراوە ئازانم ئەگەر هەڵە نەبم ئەگەر هەڵم کاکاروان بۆ ڕاستکاتەوە لە یاسای بودجە تەسبیت کرا کە بە پێی ئەو خەرجیانەیە کە حکوومەتی عێراق یا بە کۆمپانیا نەوتەکان
ئەمە ناداتپەروەریەکی تایە ئەمە بەڵام حکوومەتی یاخود با بڵێن هەرێمی کوردستان نەیتوانی ئەوەی کە ئێوێ لە خەرجەکانە بیسەپێنێ لەبەر ئەو زروفەی کە تایە بوو لە کەش و هەوای دەرچوونی یاسای نەوت و غازە. بەڵێ هەرێمی کوردستان کورتیانانێکی زۆریە بێت لە خەرجەکانی کە یا بە کۆمپانیا نەوتەکان چۆن پڕیەکاتەوە ئەو مەسەلەیەکی کێشەدارە بۆی لە ئایندا. بەڵێ سوپاس دەکەم دوای لەسەر قازانجەکانی تورکیا ئەوەی کە لە نەوتیارێن دەستی کەوتووە دەستی دەکەوت و دێمەوە خزمەت کە کەروان سەبارەت بە موچە بوتە دەرکی پەرلەمانتارەکان کۆتایی هاتووە و یاسادانەر ئەیەکی وەزیرەکان ئێستا وەزیرەکان هەن بریکاری وەزیری دارایی عێراق کووردە لە مەسەلەی موچە چی ئێستا خەڵک چاوەڕێ موچە بدرێ خۆ لە ڕاستیە ئەرکەکەی ئێمە ئەرکی تەشریعی ئەوە ڕۆیش ئەرکی فشار و با بڵێن ئەرکی ڕقابەکەمان ماوە بەڵام ئەمە شتی جوزئین وەشتی ڕێژەین مەسەلە گەوراکە لە ڕاستی ڕێککەوتنە لە نگەڵ حکوومەتی هەردوو حکوومەتەکە ڕێککەون بەڵام لەگەڵ ئەمەشە دەوری پەرلەمانتارەکان و دەوری یەکێتی و پارتی کە دوو هێزی بەشداری سەرەکی ئیتلافی دارەتی دەوڵەتن چونکە بیرمان نەچێ ینی عێراق خۆشی لە دۆخێکی زۆر جێگیر و دۆخێکی زۆر باشانیە تا ئەم کێشانە لەگەڵ کوردستانە قوڵ بکاتەوە بەڕێز سوودانیش نایوێ کێشەی جوزئی بۆ خۆی دروستکە بۆ ئەوەی ئاگای لە ئەرکە سەرەکیەکانی نەمێنیەوە کابینەکەی با بڵێن بەشتی ترەوە مەشغوڵ بێ و هێزە شیعەکانیش ئیتاری تەنسیقیش یعنی سەرکەوتنی ئەم کابینەیانە وەکو دوا دەرفەتیان وایە سەرکەون ئەشنە قۆناغێکی باشەوە انتخاباتی محافظات انتخاباتی داهاتووی پەرلەمان بەباشی دێنەوە سەر نەکەون ژڵژان لە شەقام دروستەکە کابینەیە خوانە خواستە سەرکەوتو نەبێ و هێزی تر هەیە هێزی سەدر تاسە هێزێکی کاروگەری گەورەیە و معاد لە ئەقلیمیەکان کە لە ئارای هەیە سەرجم و جوڵەکان لەبەرەوە عێراقیش بەبەسێتی ئەم کێشانە بەتایبەتی بەڕێز سوودانی بەبەسێتی ئەم کێشان لەگەڵ هەرێمە چارەسەر بکەوە ئەم سەر ئێشەی لە کۆڵەوە بێتەوە بۆی مەشغوڵ بێ بە ئەرکەکانی تریەوە کە بەبەسێتی چونکە بەنسبەت سوودانیوە تەقیمی سوودانی لەسەر ئەساسیەوە کرد تا چەند شوێن پەنجەی دیارە بێ لە ئاوادانکردنەوەی عێراق لە محاربەی فەساد لە بژاردنەوەی عێراق لە ڕێخستنەوەی کاروباری حکوومەت و دەوڵەت لە عێراق زیاتر لەسەر ئەمانە تەقیم مەکرێ لەبەرەوە بەشێکی تر لە ڕاستی فشارە سیاسیەکانە بە فشاری سیاسی یەکێتی و پارتی بەردەوام بێ لەگەڵ ئیتلافی دارەی دەوڵەت نەبوو لە وەفدەکانی حکوومەت وایە نەبێت چونکە ئەم فەوەزاتانە لە سەرەتاوی مێتیانە بوو باش ئەو کاتانە بوو بەداخەوە کە تیمی یەکێتی بایکۆتی کردبوو کێشەکانمان قوڵ ببووە خۆی ئێستا گەڕاونەتەوە بەشداری نبینینەوەی کەسێتە بەغدا چونکە ئەم وەفدا لە سەرەتاوە ناوردەکاریەکانە بوونە و ئەم وەفدە مەخاولن بۆەوەی ئەم کێشانە چارەسەرکەن بەڵام لەگەڵەوەشە ئێمە ئێستا لە کۆبنەوەی جوانی وەزیرانین بەشداری لەم حکوومەتە و لەمانەش واز بێنە هەمووی ئێمە خەممان مەسەلەن معاشی خەڵکە معاشی خەڵک دوا کەوتووە یعنی بێ هەر کێشەیەکی سیاسی بخەینە لاوەکە گرنگە چۆن ئەم کێشەیە لە ڕاستیە چارەسەرەکرێ و ئەمانە لە نەتیجە ئێمە بۆ لە قانونی موازنە لەو کاتە شتێکم وت یعنی کاگەرگار شتێکی وت ڕاستەکە من لە دۆخی کابوون نەمانتوانی هەم دۆخی قانونیمان دەستوریمان ئەو بوو قەراری محکەمەی پاریز و محکەمەی اتحادی بوو و دۆخی سیاسیمان لە کاتێکە بوو تیمێکێتی بایکۆتی کردبوو کێشەی قوڵمان بوو و ئەو کاتە ئێمە لە گەرمەی داکۆکی لە بوجە بووین لە بەغا لە هەرێمی کوردستان شەڕ بوو یعنی خۆتان وەزعەکەتان بینیج لەسەر قانونی انتخابات و لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن چی ڕوویدا لەبەرەوە بەشێکی لە ڕاستی فەرازاتی وەزع سیاسیەکە لە هەرێمی کوردستانە هەبووە بۆ عێراق پێ دوایە عێراق هێزە سیاسیەکانی عێراق ئەمەیان بەلاوە نییە بڵێن ئەمان کێشەی ناخۆیانە ئەم هێزە کوردیانە و لەوێشەوە مووقفیان لە ڕووی قانونی و قەراری محکەمەیە بۆی هەموو بەرجەکانیان بەسەرا بسەپێنین بەداخەوە ئێمە موازنە قانونی موازنەمان وا تێپەڕان تا ئێستش کەم کێشانە هەیە کێشە سیاسەکانمان چارەسەر نەکردووە چۆنە چین ناو قانونی نەوت و غازەوە کە ئەمە چارەسەری قانونە تایبەت بە هەرێمی کوردستان پێم وایە ئەگەر لە قانونی نەوت و غاز ئەگەر هەرێمی کوردستان با بڵێن حەقی هەرێمی کوردستان شایستە دەستوریەکانی هەرێمی کوردستان لەوە باشتر نابێت کە لە قانونی موازنە لەو اتفاقە کراوە کە هەردوو سەرۆکی حکوومەتی مزایان کردووە ئەگەر هەوڵێک نەبێت لە عێراق بۆ ئەوەی هەرێمی کوردستان مەلەفی نەوتی هەرێمی کوردستان لەمە بچووکتر بکەنەوە
حەقی هەرێمی کوردستان ئەمێکی لە مەترسیەکان چونکە بەڕاستی مەترسیە قانونی لە موازنە بۆ بەڵێ. 3 ساڵە دوام 3 ساڵە کۆتایی دێ باشە بە کورتی کاتمان کەمە بەز مەترسیە لە بەغداوە چکان دەی دەڵێن مەترسی هەیە هەوڵی بچکونەوەی دەسەڵاتەکانی هەرێم لە نەوت بێت لە هەڵبژاردن بێت لە خاڵە سنووریەکان بێت لە فڕۆکەخانەکان بێت ئەوەی کە هەرێمی کوردستان بچووکە کاتەوە هەرێمی کوردستان خاتە بەردەم مەترسی دوو کێشەیە دوو کێشەیە کێشەی سیاسیە بەتابەتی کێشەی نێوانێکێتی و پارتی باشە کێشەی ناڕازابوونی خەڵکە تۆ هەر حکوومەتێک هەر دەسەڵاتێک هەر قوارێک خەڵکەکەی ملەتەکەی گەلەکەی پشتی نەبوو لەگەڵیان نەبوو ئەمە مەترسێکی گەورەیە لەبەرەوە لە هەموو حاڵەتێکە مەترسیەکان مەترسی ناخۆین کاک حەکیم مەترسی دەرەکی نین ئەمریکا هەڕەشە لە یەکێتی و پارتێکە کە هێزی پێشمەرگە بۆ یەک ناخەنەوە قسنەوە هێزی پێشمەرگە لە قازانجی کێ لە قازانجی خەڵکی کوردستانیە ئێران دێ وەساتەکە یەکێتی و پارتی چۆن کێشەکانیان چارەسەر کرد وڵاتانی تر لەبەرەوەی کە کێشەیە لە ڕاستیە قوڵبوونەوەی کێشە ناخۆیەکانی کوردستانە و قوڵبوونەوە و تەشەنەکردنی زیاتری گەندەڵی و ناڕزایی بوونی خەڵکە باشە بەس چاوەڕێ دەکەی موچە بنێردە لەو ماوەیە چکە موچەیمان گەشت و زەم لە عێراق دابشکراوە عێراق دەستی پێ کردووە سێ چوار ڕۆژە دەستی پێ کردو بڵێ چاوەڕێکە تەمویلێک بکرێ لە عێراق تەسەوڕەکەم تەمیلێ بکرێ بڵێ عێراق تۆ چەند بێت 500 میلیارد تەمیلێ بکە هەتاوەی کە کێشەکان چارەسەر بێ کاتەکەی دیارە هیچ کاتەکەی نازانم بۆەوەیان بەڵام هەوڵێک هەیە هەوڵێک هەیە بڵێ ڕەنگە ئەوان تەخمیناتی خوانەمێ بۆ داهاتی نانەوتی هەرێمی کوردستان ئەم مانگە چەند بۆ چۆن بووە و لەسەر ئەساسی ئەوە تەمیلی هەرێمی کوردستان بکەن بە سلفە تاوەی کێشەکان چارەسەرە بێ هیوادارین هەردوو لە ئاسانکاری کرد بۆ ئەم کێشانە لەماوەی هەفتەیەکی ترە و سرفەیە بە هیچ کاتێک ئەو هەفتەیەک تەسەوڕەکەم ئەگەر لەم هەفتە شتێکی لێ سەوز نەبوو و شتێکی لێ نەهاتە بەرهەم کە حکوومەتی عێراق قرار بدا کێشەکان قوڵترە بێت و بەڵام چاوەڕوانەکرێت لەم هەفتە بە ئەگەر و نەگەر حکوومەتی عێراق بڕیارێ بدا چونکە حکوومەتی عێراق جارێ سەرقاڵی دابشکردنی موچەی وەزارەتەکانی خۆیەتی سوپاس دەکەم کاک یادگار سێخولەکێکمان وا سوپاس دەکەم بە کورتی سەبارەت بە تورکیا ئەو قازانجی کە کردوویەتی لە نەوتیارێن بە کورتی چی بووە لەمە دواوی دەست دەکەوێتەوە و سەبارەت بە نەوتی هەرێمیش جگەرەوە 85,000 ئێستا تەسلیمی عێراق دەکرێت ئەوەی تر چی لێ دێ کاک حەکیم تورکیا تەنها لە سوودمەند نەبووە لەوەی کە نەوتی هەرێمی کوردستان بە بۆریەکان ڕۆشتووە و لە ڕۆشتنیە دەستی هەبووە یاخود داشکانی بۆ کراوە خۆتانزان سوودمەندێکی تر کۆمپانیا تورکیەکانن کە لە بواری وزانە هەرێمی کوردستانی شەکەن بە دیاریکراوی کۆمپانیای گەنەڵ ئەنەرژی و کۆمپانیای وزەی تورکی کە ئەمانش سوودمەند بوون تەنها کۆمپانیای گەنەڵ ئەنەرژی لە ساڵی 2022 زیاد لە 800 ملیۆن دۆلاری لە حکوومەت هەرێمی کوردستان لە پای بابڵی شایستەداراییەکانی وەرگرتووە کە ئەمە بڕێکی زۆرە و هێشتا سێمانیشی لای حکوومەتی هەرێم ماوەتەوە کەواتە سوودمەند لە کۆمپانیا نەوتەکان کۆمپانیا خزمەتگوزاریەکانی بواری نەوت دیسان ئەمانە هەمووی سوودمەندن ئێستا بەوەستاندنی ئەمانە تەبێی کاریگەریە بێ و ئەمانە هەموو سەرمایە تورکین و کاریگەری لە هەڵچەرخانی ئابووری وڵاتەکە بێ بە دڵنیایی ئاسی هەناردەی هەرێمی کوردستان لە هەندێک هێڵگا تا ئیستش بە سفر ماوەتەوە یاخود بە 50 بۆ 60% فەرمیلێک لە ڕۆژانە لە چەند کێڵگەیەکی پیرا ماوەتەوە هەندێک کێڵگەی تریشیان بە ئاستێکی زۆر ڕێژەی کەم دەستیان کردوتەوە باریان تاکو ئەوەی کە حکوومەتی عێراق یا هەنارداکرێتەوە یا حکوومەتی عێراقی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکە یا وەزارەتی سامانەکانەکە کە ئەو نەوتەی لیان وەرەگرێ زیاترە چاوەڕێ ناکرێت ئاستی بەرهەمێنان بە ڕێژەیەکی زیاد بکە و کۆمپانیا نەوتیەکانیش نیگەرانن لەمە و لە چەند ڕاگەیاندنیەکە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕایانگەیاندووە کە زۆر نیگەرانن و ناڕاستەوخۆ لەوانەیە ڕەشەی دادگای گرتنەبەری دادگای ناوژیوانی و هەرە بۆ ئەوشتانش لە مستەقبەلا بێتە پێشی وانێ جاریش ئەبینین ئاماژەی پێ کۆمپانیەکان لە بیدایەتەوە پەنایان بۆ ناوەندە نێودەوڵەتەکان برد بەڵام تا ئێستا کاریگەریەکی وای نەبووە دەبەرەوە چاوەڕێ ناکرێەوە ئایندەیەکی ناڕوون هەیە تا ئێستاوە ئەو دیوی تونێلەکە دیارنیەکەی بەرهەمێنانی نەوتەمی کوردستان بۆ ئاستەی پێشووتر
یاخود بەلایانی کەم بە نیوەی ئاستەکەی دەست پێکاتەوە. باشە بە کورتی چکە کاتمەنەوە ئەو 85,000 کە ڕادسی عێراق دەکرێت سەباز لەوە دەکرێت ئەوەی تری ێستا بە تەنکەر دەفرۆشتێ ئیداعەتەکەی دیارە بە کورتی بە سپاس دەکەم. بەڵێ کۆمپانیا نەوتیەکان هەر چەند ڕۆژی ڕابردووە بوو دیێنەوە وتی دوو کێڵگەیە دیێنەوە فیشقاپور و تاوکی بە تاقەی تەواوی کەوتوتەوە ئیش کە 40,000 لەم 40,000 20,000 تەسلیمی حکوومەت هێرێمی کوردستان نەکا و 20,000ەکەی تریشی بۆ خۆی ئەیفرۆشێ لەوێ تەنکەرەکانیان باریەکەن لەگەڵ بارکردنا پارایەن و کۆمپانیاکانی تریش کە بەرهەمێنن دیسان بە هەمان شێوە بەشێکی لە جیاتی شایستە دارایەکانیان خۆیان نەوتەکانیان لە بازار ئافرۆشن و ئەم فرۆشتنەش بەداخەوە $41 کەمترە لە نرخی بازار کە ئیستا نرخی بازار ئەگەر $5 بێت نرخی ئەو نەوتەی کە لە هەرێمی کوردستان ئافرۆشێ بە $44 بۆ $45 ئەفرۆشێ بەداخەوە ئەویش لە بازاری ناوخۆیە بازاری ناوخۆش کۆمپانیەکانیش ڕیان گەیاندوە کە بە بازارێکی جێگیر نییە و ئیستقراری تیانە بەرز و نزمی زۆرەکە لەبەرەوە ناتوان زۆر متمانەی پێکەن. بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ بەرزان یادگار سدیق وە کاروانی هەروەی سوپاسی ئامادەبوونتان دەکەین سوپاس بۆی بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.